کابرایەکی بەڕێز خاوەنی قسەی ڕازگۆی وتی خزمێکمان لە ئەوروپا هاتەوە لە خاریج هاتەوە ئەوە هەر خەڵکی ئەوروپی بوو کە لە ئیقامە هەبوو ئەمەشیان هەر ئیوەیە لەبەرەوە ئەمە ئینسانەکان خۆیان دەکەون هاتەوە و کۆمەڵێک مام حاجی و پیاوی بەڕێزی بە حرمەتی وەکو جەنابتان گەنج و پیر لە مەجلیسێکا چوون بۆ بەخێراتنەوەی کوتیان خۆش بووە لە سەفەرەکەت وتی کاکە ئەوەی کە دەیانگوت بەهەش هەیە و ئەم مەلایە کوردانەی خۆمان چەند ساڵە خەڵکیان پێخەڵەتاند و ئەزان بەهەش ئێستاوا لە لای سوید و ئەوانەیە بەو خوایە قیامەتێک بوونی نییە ئەگەر بەهەشتت دەوێت بەهەشت ئەوەیە ئەگەر حۆری دەوێت ئەو هەموو ئافرەتە بە ڕوت و قوتی دەبینی چت پێخۆشە پارەت فێ بێ و بیکە ئەو قیامەت و بەهەشت و جەهەنەمە هەمووی درۆیە من بە چاوی خۆم چوومە بەهەشت و بە پارەی خۆم کڕیومە ئەڵێ لەو کاتەدا قاقا پێ دەکەن ئێوانیش کوڕیان کوڕە ئەستەغفیرڵڵا تۆ بە خاتی خوا خۆت بێ ئیمان مەکە قەیچەکە خۆشیەکت دیوە کۆمەڵە خەڵک ئامۆژگاریان کرد لەو کاتەیە وتی کوڕە نەبابە خۆزگەیەوەش بچوونە بە چاوی خۆتان بیندیانە ئەم جادەتان زانی ئێمە چەند خەڵەتاوینی گە لێرە نوێژێکیشمان کرد بێ یەکجاری شەیطان هانیدا حتا ڕابردووە ئەگەر سوزەیەکیشت بۆ خوا بردبێ لێی پەشیمان بە لەو کاتەیە ئەڵڵا هاواری کوتی ئەی هاوارسکم تەقی لەسەر کورسەکە لە ناو باخچەیە دانیشتبوون وتیان کوڕە چی بوو وتی بەخواستکم تەقی فریام کەون حتا پەلامەریاندا لە کورسەکە کەوتە خوار و ڕوحی دەرچوو بوو سبحان الله ئەوە سوء الخاتمەیە ئەوە لەو کاتەیە قە لە قیامەتە دروست زیندوو دەبێتەوە دەڵێ ئەی هاوار بەخوا من دەموت قیامەت درۆیە خۆ قیامەت هەیە ئەی خۆیان چیم لێ دەکەن لەبەرەوە ئاگادار بە ئەوە شەیطان سیفەتانێکن کە لەو کاتەیە بەدبەخت دەبن لەسەر مەرگە